بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شادمانم لاڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شادەبم بۆ هیوایەی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. پێش ئەوەی بچینە دیداری ئەم میوانە ئازیزەی ئەم بەرنمەیە فەرمونون ئێوە و ئەم راپۆرتە. هەندێک بنەماڵی ناوشاری سلێمانی وا خوڵقاون کە زۆربەی ئەندامانی بنەماڵەکەیان لە بوارێکدا بناسرێن. جا ئەو بوارە هەرچیەک بێ بەهۆی کاریگەریەکیشیانەوە ئەوانی تریش دەگرێتەوە و پێشی دەناسرێنەوە. بەڵام بنەماڵەی مامۆستا محەممەد مستەفا کوردی کە بە مەلا محەممەی کوردی ناسراوە بنەماڵەیەکن لقوپۆپیان جیاوازە. مەرحومی مەلا محەممەدی کوردی لە ژیانیا زمانەوان و وەرجێڕ و پەخشان نووسێکی کارا و دەرکەوتووی زەمانی خۆی بووە. بەڵام کوڕەکانی یان وەچەکانی وەرزشوان و مۆزیکزان و ئەکتەر و شارەزای هونەری میلین، واتە بنەماڵەیەکی هەمەڕەنگن لە بوارەکانی هونەر و ئەدەب و وەرزشدا. میوانی ئەمجارەمان کە یەکێکە لە کوڕەکانی مەلا محەممەدی کوردی و دایکیشیان عەتیقانی وەستافەرجی دەلاشی خەڵکی کانێسکانی سلێمانیە. ئەم میوانە ئازیزە مامۆستا جەلال محەممەد مستەفا کوردی ڕۆژی حەڤەی دەی ساڵی 1949 لە گەڕێکی سابونکەران کۆڵانی حەمامی موفتی لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1956 چۆتە قوتابخانەی گۆیژەی کوڕان. ساڵانی 68 بۆ 69 خانەی مامۆستایانی تەواو کردووە. ساڵی 1973 لە گوندی گرجان وەکو مامۆستا دامەزراوە. ڕۆژی 3 دەی ساڵی 1970 لەگەڵ خاتوو ماهیدەی حاجی مەلابەکری چایەکی زەماوەند دەکاو بوونەتە خاوەنی 3 کوڕ بەناوەکانی بڵند و بوار و بڕوا و یەکچی تاقانەش بە ناوی سایە. لە ساڵی 1968ەوە دەچێتە بواری وەرزشی وەک یاریزانی بالە و باسکە و لە باسکەدا تا هەڵبژاردەی سلێمانی بەرەو پێش چووە. بەهۆی کاریگەری بنەماڵەکەشیانەوە وێ ڕایوەرزش خاوەنی چەندین شیعرە کە بە شێوەی کلاسیک نووسیونی و بەو هیوایە لە داهاتوودا شیعرەکانی لە دووتوێ دیوانێکدا بەچاپ بگەێنێ. مامۆستا جەلال کوردی لە ساڵی 2012 خاننشینە و ئێستا سەرقاڵی خوێندن و نووسینە و لە سلێمانی دەژی. مامۆستا جەلال کوڕی مەلا محەممەدی کوڕی مەلا مستەفای کوردی بەناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەین. زۆر سپاسانەکەم. من سپاسی کەناڵی کورساتی بەڕێزەکەم. ئەمە دووەم جارە بەندە ئەخوێنێتەوانێت جاری یەکەمیان لە بەرنامەی ڕۆژێکی نوێە. ئەمە جاری دوم لەم بەرنامە قەشەنگە جوانەی بەڕێستە لەم بەرنامە سەرکەوتووە پێشکەوتوی جەنابتە. سپاس مامۆستا. ئەوەی من بزانم خێڵی مامۆستا مەلا محەممەدی کوردی بنەماڵەیەکن نووسەر و هونەرمەند و مۆسیزیان و شاعیر و خەڵکی زۆر لە دەور کۆبووەتەوە ئەم بنەماڵەیە. جا من ئەمەوێ یەکە بە یەکە ئەو وێنانی کە جەنابێ لە هەکبەتایە یەکە بە یەکە ئەو پیاوانە ئەو کەسانە بەسەر بکەینەوە کە بە هەمووتان بنەماڵەیەکتان پێکێناوە پێڵێن بنەماڵەی مەلا محەممەدی کوردی. اینجا پێش هەموو شتێک عادەتی بەرنامە وایە کە ئێمە لە باوکۆ و دایکەوە دەست پێکەین. بەس من ئەمەوێ بزانم پێشەکی ئەم وێنەی لێ نووسراوە فەرەج معروف پیاوەشی. بەڵێ ئەوە باپیرمە باوکی دایکمە وەستا فەرەجی دەلاک مەشهورە. بەڵێ کەواتەمە دەلاک بووە. بەڵێ تۆ بیردی ئەم پیاوە؟ نەخێر من بە حکمی تەمەنم کە ئەو کە ئەمری خوای کردووە من هێشتا هەر نەهاتومەتە دنیا ئەو ساڵی 46 ئەمری خوای لە ڕۆژی 16 کە ڕێکەوتی ڕۆژی دووشەممەی مانگی محەڕەم لە ساعات 12 شەو وەفاتی کردووە خوا ڕەحمی خۆی پێ ببەخشێت. کەواتەم پیاوە دەلاک بووە. بەڵێ نازانێ ئەمە دوکان و شتی لێ شوا بووە. دوکانی تەسەورەکەم لە بەرحەوزە بشکەکە بوو لەو منطقەی. باشە مامۆستا جەلال
ئەی ئەم ژنێکی هەیە ئەوە نەنکمە دایکی دایکمە خێزانی وەستافەرەجی دەلاکە ئەم ناوی چیە؟ ئەو ناوی فاتمەیە فاتمەخان بەڵێ ئەمیشن نەدیوە جەنابێت بەڵێ ئەوم دیوە ئەمەیانە بین ئەو ساڵی 65 ئەمری خۆی کرد ئەم 65 ئەم لە کۆتایی ژیانیان لای چیە بوو لای دایکە بوو یان لای خاڵێ بوو ئەو خاڵم و پورە ئامینم بڵین لە ماڵی باپیرمان لە ماڵی ئەمانە لە حوشی گەورە باش حوشی گەوری کانسکان حوشی گەوری کانسکان ماڵیان بەرامبەر ماڵی حاجی قاری زەبار بوو باش هەر بڵین ماڵی باپیرم بوو دا ماڵی حاجی سەعاد ڕەشوەوە نزیکی ئەوان بەڵێ لەوێ بوو یعنی زیاتر لەگەڵ خاڵما و لەگەڵ پورە ئامین ما بوو بەڵام ئەوەی میهرەبان و ژنێکی خۆشەویست بوو لە لامان جارجار ئەگەڕا جەولەیەکی کرد مەسەلا ئەم ژنانەش ئینسان ئاواتە خوازە بەریکەوێت کە شەوێک گوێ لێ بگرێت خۆی ئەوەمان بوو ئەو هەفتەی بەر ئێمە بکوێ بۆی قسەی خۆشی بۆکردنی چیرۆک و ئەمانەی بۆ گێڕینەوە ئەم دوو کاراکتەرە دایک و باوکی چێ و چێ بوون هی دایکێ بەڕەحمەت بێ بەڵێ چیتر لە مناڵەکانی وەستافەرج و لە مناڵەکانی دایکم و خاڵە حەمە فەرج بەڵێ هونەرمەند دێنە سەر خاڵە حەمە فەرج بەڵێ ئەم دوانە پورە ئامینم دایکی جەماشادان دایکی کاک جەماشادان بەڵێ پورە بەهێم هەر لە بە حکمی وەزیفە لەگەڵ هاوسەرەکەی مامەسەی دایەت وەزیفەکەی نەقلی کەرکووک بوو زۆربەی ژیانیان لە کەرکووک بوون هەرە و نەخێر خوشکە پورە عیسمەتیشم خێزانی حاجی و ڕەحمان حەداد ئەوە خوشکی گەورەیان بوو ئەوە خوشی گەورەیان کاتە چوار کچوو کا حەمە فەرج کاراکتێرێکە لە ناو سلێمانیە کاراکتێرێکی دیارە لە بەرەوەی خۆشنووس بوو موزیعێکی زۆر باش بوو من ئەمەوێ بینەرانی بەڕێز بەڕاستی تێنەپەڕێ بە سەرمانە هەندێک وێنەی کاک حەمە فەرج ببینین هەرچەنە کاک حەمە فەرج پێش ڕەحمەتی باوکێکە و بەڵام ئێمە تازە باسی ئەومان کرد ئەمە وێنی کاک حەمە فەرج باسی کێم پیاوەمان بۆ بکە بەڵێ کاک حەمە فەرج کە خاڵی منەکە پیاوێکی هونەرمەند ڕۆشنبیر زیتووریا لە ئیشەکانیە کەسایەتێکی بلیمەت بوو بەڵێ لەژێر کاریگەری کاک حەمە فەرەجە کە ئەمە ژوێنەیەکی تریەتی ئەمە لە تەلەڤیزۆنی بەغا لە کاتی پێشکەشکردنیەکێک لە بۆنە نیشتیمانیەکان لە مانگیەکی 6 کە بە 2 هەفتە جارێک نیو کاژمێر قسەی کردووە کاک حەمە فەرەج ئەم برایانەی تۆ مەسەلەن مامۆستا قادر کوردی مامۆستا کەمال دڵشاد ئەمانە هیچ کاتێک لەژێر کاریگەری ئەم خاڵەیان نابوون باش باسیکی ئەومان بۆ بکات چۆن ئەم کاریگەریە دروست بوو چۆن خاڵە حەمەم کە ئاهاتەوانێ ئیتر سەردانیە کردین ئینسانێکی خۆش مەشرب و قسە خۆش بوو باش دوای ئەوە مرۆڤێکی فەنان بوو خۆشەویست بوو تر ئیشی چی بوو کاک حەمە فەرەج کاک حەمە فەرەج بڵین خاڵە حەمەم لە ئیدارە مەحەلی فەرمانبەر بوو مەساح بوو وێنیکی ئەو کاتەیەتی کە لە ئیدارە مەحەلی مەساح بووە بەڵێ مامۆستا جەلال من ئەمەوێ یەکشت بە جەنابم بڵم هەمیشە کاک حەمە فەرەج پیاوێکی جوان پۆش و پاک و تەمیز و ئەنیق و بەو تەمەنشیەوە هەری هێشتا پیاوێکی بەلەباریک بوو لەبۆ ئەچوو خزمەتی تەندروستی خۆی زۆر بکە ئەو تێبینیم هەبوو لەسەر ئەم وێنەیەکی شوێ مامۆستا ئەو وێنەیە ئیزگەی ڕادیۆی کوردی بەغایە ئەو کاتە لەوێ ئەو چیە ئەو لەوێ بێژەر بوو ئەوەیە کە لە 2 هەفتە جارێک نیم ساعت غیری ئەوە هەر لە نهایەتی پەنجاکان و سەرەتای شەستەکانە بێژەر بوو لە ڕادیۆی ڕادیۆ بەغا بەشی کوردی ئەو کاتە ئەو لێ بوو سەوتێکی زۆر پاکی هەبوو بێژەری بەڕاستی ئڵقایەکی خۆشی هەبوو بەڵێ ئەمەش هەروێنەیەکی ئەو کاتەیە لە کاتی بێژەریەکەیەتی کە دیارە شتێک خوێنێتەوە لەو کاتەیە ئەمە شوێنەیەکی هەر کاک حەمە فەرەجە بەڕاستی کارێکتەرێکی دیار بوو کاک حەمە فەرەج بووە پێم خۆش بوو لەناو ئەلبومی جەناب تا ئەمێنە هیتیا بوو ئەمەش لەوە ئەچێ هەر ئەو کاتە بێ پەیوەندی تۆ چۆن بوو لەگەڵ خاڵێک کاک حەمە فەرەج وەڵام من پەیوەندێکی زۆر باشم لەگەڵیا هەبوو زۆرم معجەب بووم پێی زۆرم خۆشەویست وەکو بێژەرێک
شعری خۆشخۆشی بۆ خینەوە بە ئیلقایەکی جوان شعری کلاسیکی لەبەر بەڵێ زۆری لەبەر بوو یعنی کاریگەری خاڵم کاریگەری باوکم کە دوایی باسیەکەین هی کاک عەبدوڵڵام بەڕەحمە بن هەمویان کاریگەریان بەسەر منەوە هەیە لە ڕووی هونەر و لە ڕووی ئەدەبیاتیشەوە چاویشی شین بوو کاک جامە من شتێکی خۆش لەسەر کاک هەموو بۆ بگەڕمەوە ئەو لەبەرەوەی خۆشنووس بوو خۆشنووسیشی ئەکرد لەگەڵ مە حەکەی کە ئەینووسی تەفەنونێکی تیا کرد لەوە چوو بنووسرا بێ حڕمڕ وەنیە هەموو جارێ من گوێم لێ بوو کە هەندێک لە هەڤاڵە نزیکەکانی پیانەوە حڕمڕ چۆن ئەوە هەمیشە لە خەیاڵمان با بینە سەر ئەسڵی مەبەست ئەسڵی مەبەست باسی مەلا محەممەی مەلا مستەفای کوردیەکە ئەمە وێنەیەکی باوکتە بە سدارەوە و بە دەسێجلی کلاسیکی ئەو سەردەمەی زۆر جوانن لە وێنەکەیان نووسراوە شێوەی شێواوم کەوا وەستاوە ئەیبینی ئەڵەی بەردی بن ئاوە کز و داماوی نەخۆشی نییە بۆ کزی گەلە بۆ کزی گەلەکەوە تێما باسێکی ئەم پیاوە ئەم ئەدیبە گەورەیە ئەم زمانزانە بلیمەتەمان بۆ بکە بەڵێ مەلا محەممەی کوردی ناسراو بە محەممەد مستەفا کوردی وا ناسراوە لە سلێمانی لە گەڕەکی سابونکەران لە ساڵی 1990 هاتوۆتە دنیاوە بەڵێ هەر خوێندنی لەبەرەوەی باوکی پیاوێکی ئاینی بووە ئیمام و پێشنێژی مزگەوتی حاجی سەی حەسەن بووە هەر لە سابونکەران لەبەرەوە تەنیشتی مەکتەبەی ئەوقافی ئێستا دەم خۆش هەر خۆی یەکەم مامۆستایی بووە یعنی بڵین وەکو زوربەی خوێنەوارەکانی ئەو سەردەمە قوتابخانەش هەبووە ناڵێم نەبووە بەڵام ئەمە حەزی کرۆ خۆی پەروەردەیکە یەکەم مامۆستایی باوکی بووە دوایی بردێتی بۆ لای شێخ نیزامەدینی ئەواڵان پاشتر شێخ نیزامەدین یا شێخ حسامەدینی دەمخۆش ئەواڵان وردە کتێبەکانی ئەو سەردەمە دوای ئەوە ئەحمەدی دوای گوڵستان و بوستان و بەڵێ ئەوانە زائیدەن لە ڕووی لوغەی عەرەبیەوە نەحو سەرف ئەمانیان لای ئەوانە خوێنەوە بەڵام دوایی کە هاتە مەرحەلەیەکی پێشکەوتوتر نردی بۆ لای حاجی شێخەمینی خاڵ کە ئەکاتە باپیری شەمحەمەی خاڵ خوا لیان خۆش بێ ئیتر لەسەر دەستی ئەو شێخی خاڵ ئیجازەی علومی دینی وەرگرت و بوو بە مامۆستایەکی ئاینی باش ئەمە لە بە تەسەوراتی تۆ ساڵی چەند ساڵەکانی سەرەتای بیستەکان من بۆ ڕاستکەمەوە لە ساڵی 27 زیاتر کە باوکی وەفات دەکات ئەو ئەتر ئەچێتە شوێنی باوکی بۆ پێشنوێژیش و بۆ ئیمامیتی مزگەوت کە دوای وەفاتی باوکی بەڵێ 11 ساڵێک شوێنی باوکیەگرێت لە 1920 بۆ ساڵی 1930 جێگەی باوکیەگرێت چی تر دەربارەی باوکێ باوکم پیاوێکی ئەمە ژوێنەیەکی ترێتی بەڵێ حەزەکەم بینەران بینین لێرە مامۆستا مەلا محەممەدی کوردی بەڵێ باش باوکم پیاوێکی نووسەر و ئەدیب بووە پیاوێکی زمانەوان بۆ پیاوێکی زمانزان بوو لە پاڵ زمانی کوردیە فارسی و عەرەبی زۆر چاکزانیوە بەڵێ کەمێکیش تورکی زانیوە بەڵێ وردە هەندێک شعری لەسەر شێوەی سعدی شیرازی و لەسەر شێوەی جبران خەلیل جبران کە وەکوتم لەو دوو زمانە باڵا دەست بووە گۆڕی بێتە سەر کوردی باشە پێم وابێ خیامیشی تەرجەمە کردووە چوارینەکانی خیامیشی تەرجەمە کردووە لە مێژووی ئەدەبیاتی کوردیا یەکێک کە لەوانی کە زۆر جوان و ناوازە تەرجەمە کردووە دیارە فارسیەکەشی زۆر ئەمێ ئەو بۆ بینەران ڕوون بکەیتەوە بۆ لە مێژووە باوکێدانرێ بە یەکەم کەس کە تەڵقینی کردووە بە کوردی بەڵێ وەڵا ئیتر ئەو جورئەتەی نوانووە خۆی تەڵقین هەر بە عەرەبی نەبووە ئەو بە کوردی داینەوە پێناو بە جگەری خۆیەتر یەکەمکەی ئەوە بۆ کەم پیاوە زۆر حەزی بە زمانی کوردی کردوە بەڵێ من هەندێک نووسینم خوێندوێتەوە لە جیاتین بنووسێ محەممەد مستەفا کوردیە مەلا محەممەدی کوردی
نووسراوە نمونەی کوردی پەتی بەڵێ ئەوە چییە؟ نمونەی کوردی پەتی لە ئەو تارانەی کە ئەو زیاتر پەخشان و وتارەکانی کەوتێتی یا تەرجەمەی کردو لە جبران کردو بەڵێ یان لەسەر شێوەی ئەوانە وتێتی دایڕشتووە بەڵێ وشەی کوردی پەتی ڕەسەنی زۆر تیا بوو یعنی زوربەی هەرە زۆری توانم بڵێم کوردی پەتی بووە لەبەرەوە ئەو وتارانەی کە زیاتر زمانەوانین بەڵێ کوردی زۆر تیا بووە خۆی لە سەرەتای وتارەکەەوە ئاماژەی پیاوە نمونەی کوردی پەتی یعنی ئەمە بۆی بووە بە تایتڵێک کە نووسینەکانی باوکی پێ بناسرێت بەڵێ باش پەیوەندی ئێوەرە جارێ باوێنیشی زۆر جوان هەیە پێشەوەی قسە بکەین ئەم ژنەکێ ئەم ژنە خانومانە ئەمە بە سەر و بەست و بە لولە و زنجیر و ملە شیلان و باسی ئەم ژنەما بۆ ئەم ڕسمە جوانە ملەوەنە لەم بەردەرگایمە چیە؟ بەڵێ ئەوە حاجی عەتیقخانە خێزانی مەلام حەمەی کوردی کە ئەکاتە دایکی من باش باسی ئەم ژنەما بۆ کە ئەم ئەسڵی لەکوێوە هاتووە بەڵێ ئەم هەر خۆی بڵین لە کانێسکان وەکو ئاماژەم پێوە ئەوان ئەو لە کانێسکان لەدایک بوو ئەوش هەر لە سلێمانی لەدایک بووە بەڵام لە گەڕەکی کانێسکان بەڵام باوکە لە سابونکەرە باوکم بەڵێ لە باوکەوە ئێمە سابونکەرانین دایکەوە کانێسکانی لە هەردوو لاوە خەڵکی سلێمانی باشە پەیوەندی ئەم دوانە چۆن بوو ئەوەی ئێوە تێبینیتان کرد بێ ئەم ژنیشی جارە پێم بڵێ خوێنەوار بوو یا خوێنەوار ژنێکی نەخوێنەوار بوو بەڵام ئەتوانم بڵێم ڕۆشنبیر بوو ژنێکی زۆر زیرەک و عاقڵ بوو بەڵێ پەیوەندی ئەم ژنە نەخوێنەوارە بەڵێ بە پیاوێکی هەموو ژیانی تەرخانکا بۆ زمانەوانی و بۆ نووسین و بە تایبەتی بۆ پەخشان و بەڵێ ئەمە چۆن کەوتەوە لە لای ئەم ژنە بەڵێ هاندەری بوو حەزی بەوە ئەکرد بەڵێ یەکێک لەو شتانی کە بەڕەحمەت بێ باوکی پێ ئەناسرێتەوە یەکێکە لەوەی کە ساڵانێکی دوور و درێژ نزیکەی چارەکە سەدەیەک ئەم پیاوە لەگەڵ شێخ محەممەدی خاڵ کە هەردووچیان بەڕەحمەتی خوا کەوتون خوالیان خۆش بێ خەریکی فەرهەنگێک بوون فەرهەنگێکی زمان باسیکی ئەومان بۆ کەڕانە باوکم بە حکمیەوەی مامۆستا شێخ محەممەدی خاڵی وەکو مامۆسای خۆی سەیریە کرد زۆری خۆشەویست و یعنی زۆر شەرمی لێ کرد لە ئیشەکانیا زۆر یارمەتی ئەیە هەرچەنە تەلەبەی بڵێن مەرحومی شێخ محەممەد ئەمینی خاڵ ئەوەش لیۆ قەرزێکی کەیە لەسەر لەبەرەوە خۆی بە قەرزاریان نەزانی لەبەرەوە خۆشی شێویست وەکو مامۆسای خۆی ئاعتیباریە کرد لەبەرەوە لەگەڵیان لە کارەکانیان لە ئیشە ئەدەبیەکان و زمانەکانە یارمەتی زۆریاوە یعنی 25 ساڵ لەگەڵ یا خەریک بوو هەتاوەکو ئەو فەرهەنگانی دروست کردووە بەڵام یعنی هەرچەنەوەیان بەجێ حەقی خۆیان گەیشتون باوکم ئەتوانم بڵێم مافی خۆی بەو دەرەجێ نەیراوەتی ئاماژەیەکی وای پێ نەیراوە وەکو کەسێک کە زۆر بەشدار بوو بێ لەو مۆزوعە بە سەطحی باسێکی کراوە بڵێ ئەم وێنێ شاردەیەکدا بڵێ ئەمە کوێ ئەم شوێنە ئەوە ماڵی خۆمانە لە خوار سەناعەوە ئێستا چێشخانەی زێوەیە کەبابخانەی زێوە بەڵێ ینی هەر هەمان بینا ماڵی ئێوە بەڵێ ئیتر ئێمەتیان نزیک بووە لە ماڵی خوشکەکەشەوە ماڵی جەمال شادان زۆر وانە زۆر لەسەر یەخەت بوون ئێوە لەسەر سوچی سەرجادەکەوان سوچی ئەوسەر ڕاستە فەرمووی کە من لە دۆستایەتیم لەگەڵ مامۆستا جەمالە زۆرە بە براگەوری خۆم یازان خۆش بێ وێنەیەکەیە زۆر کۆنا بەڵێ هینی مامۆستا مەلا محەممەدە لەگەڵ سێ مناڵ سێ کوڕی مناڵ بەڵێ ئەمانە چیان ئەو وێنەیە قوربان ساڵی 1939 وێنەیەکە من زۆرم خۆشەوەی وێنەیە ئەوەی لە باوەشایەتی خاڵە حەمە فەرەج کە باسمان کرد کاکە حەمە فەرەجە کاکاتە ژمبرای بەڵێ ئەوەی لە دەستە ڕاستی ئەوەیە بڵێن دەسەچەپی ڕسمەکە کاکە عەبدوڵڵا کوردی کەواتە باڵا بەرزەکەیان بەڵێ ئەوەی بەرەحمەت بێ کە عەبدوڵڵایە بەڵێ ئەوەی دەسەر ڕاستیشیان کاکە عەبدوڕەحمان ما هەر چواریان نەماون خوالیان خۆش بیاخ ساڵی هەیە 12 ساڵی 1950 ئەم وێنەیە گیراوە
والدي هو الجالس على الكرسي 939 دوم صورتي وعبد الرحمن ومحمد فرز في أحضان والدي أو كواتا أما ختيك عبد الله بلى بس بلى رسمك لسينو أجراوا أو نسينكي نسينكي لصالي نصو بنجا بلى فعلا توا لنصو السينو الرسم أجراوا بلى باشا وين كان زور جوانا براسي بلى جاري بمزوانا لو ناس السري توبي سري جياني خوبي چونکە ئەم وێنێ ژوێنەیەکی زۆر جوانە جەژنی لە دایکبوونی کاکە سەرۆک ڕۆژی 26 چواری 75 بەڵێ ئەوە خوشکەزامە کوڕی عەبدوڵڵا جۆڵایە لە ڕسمەکەشا تایەتی بەڵێ ئەو مناڵەیە کە خۆی حازر کردووە بۆ فوو بەڵێ ئەو ژنێک خەلایەتیەوە دایکمە ئەوی تریشیان لە دواوە سەری دیارە کە با دڵشادا کاکەمالی برات ئەمی تریشیان خۆشەویستیمان هەیە بۆ کاکەمالی و نەرمان خۆش بیت ئەوی تریشیان دکتۆرە سروەیە کچی عەبدوڵڵا جۆڵا خوشکی سەرۆکە ئەوەش باوکمە لە پشتیەوە دایکێتی زەکەی خوشکم دیار نییە اینجا نەسرینی خوشکمە ئەمەی پشتیشی لە کامێراکەیە بەندەیە ئەم کرات ڕەشە پانتۆس پێ لەسەری ئەمسەر جەنابەتی باشەوە جارێک ڕسمێکی تۆمان بینی ئەم وێنەیە زۆرمان لەگەڵ جەناب تا باس کرد زۆر جوانە ساڵی 75 ئەمە باشە بەس وێنەیەکی زۆر لە ئەڵی فلیمی ڕەش و سپی کۆنەکانە ئەمانە کێن دانیشتون ئەمانەی دانیشتون ئەمەی لە دەسەسەپی ڕسمەکە کاگە ڕەحمان مەخوالی خۆش بێ خۆش بێ ئەوی تەنیشتی دایکمە ئەوەی تەنیشتی ئەسەر پرسپیەکە دایکتە باڵێ ئەو پیاوەش ئەوە باوکمە مەلام حەمەی کوردیە ئەو ژنەش سروەخانی ئەحمەی عەزیزاغایە کە خێزانی کاکە ڕەحمانمە ئەوش ئەمری خوای کردو بەڵێ خوافیان کە بەس ئەو شوێنە کوێیە ئەو شوێنە ئەوە کانێسکانە ماڵی کاکە ڕەحمانمان لە لای بڵین سەری کانێسکان لەوێ غەسلێکەیە لە پشتەوە شەخصێکەیە شێخەوڵا بەڵێ ڕاست لەوێیە ماڵەکان لەوێ بۆ لەو تاریخا سەڵۆ بە بازاڕ و دوکان بەڵام بەڕاستی دیارە لە ماڵی کاکت و ئەوانە و دانیشتنی باوکتوانە ماڵێکی ئۆرستۆقراتی جوانی دەوڵەمەندانەی تەمان دەوڵەمەنی لە لای ئێمە بە دڵە و بە ئەمە شوێنەیەکی ترە هەر بە ڕەحمەت بێ باوکتە لەگەڵ دایکێ بەڵێ ئەوەی کەشیان ئەوە خوالی خۆش بێ جەمالی برامە لە عەسکەری هاتۆتەوە ئەوە هەر سەربانی ئەو ماڵەیە کەوتم فەرموود تەبابوون دایکت و باوکت تەبابوون ئەم وێنەیەش دیارە تەبان لێرەیە بەڵێ ئەوە بەڵێ بە هەمان شێوە هەردووکیان لە تەنیشتیشیانەوە نەسرینی خوشکمیان لەگەڵە نووسراوە لە ساڵی منعی تەجەولەکەدا ئەم ڕسمە شتێکی وان نووسراوە بەڵێ دایکت و باوکە لەگەڵ چێن ئەمانە ئەمەکان نەسرین خوشکەکانی خوش نەسرین خان ماوەش کرد لێرەوە ڕێز و حرمەتێکی زۆری بۆ نێرین ئەم وێنە ژوێنێکی زۆر نادرە بەڕاستی بۆنەکەی بۆنەیەکی گەورەیە ئەم وێنێمان بۆ باسکە ڕۆژی 3/11/55 چلەی بێخوتوان نووسراوە بەڵێ ئەوە لە یادی چلەی ماتەمینی چلەی بێخودی شاعرە باوکم وتارێکی ئامادە کرد بوو لە کتێبی خۆم ئامادەکاریم بۆ کتێبێکرۆ من و بولبول لەوە ئەو وتاریتیایە باشە وتارێکە کە بڵێن شیوەنێکە بۆ بێخودی شاعر کەواتە ئەو سدارە بەسەرەکە ئێخوێنێتەوە ئەوە باوکمە محەممەد مستەفا بەڵام ئەوەی بینی وێنەکە و بینی باوکێ مامۆستا جەلال سەیفەدینوانە مدیری مەکتەبی فەیساڵیەی کۆن کێشەکە لەو کارکتەرانی بەڕاستی سلێمانی قەرزاریەتی باش مامۆستا منەمەوێ بزانم ئەمە کۆنترین وێنەی تۆ نییە باسی کێ وێنێ قوربان ئەو وێنەیە ئەوە ڕۆژێکی جێژنە طبعاً من بە ئاسم بە خەیاڵمایە ساڵی 56 ئەوەی لەگەڵمە زەکەی خوشکمە کاتە 56 ئەو ساڵێکە تۆ چیتە قوتابخانەش باش ئەوە ئیتر ئەوە لەو تاریخایە ساڵی 56 ئەمایان زەکی خانە زەکی خان خێزانی کێ خێزانی عەبدوڵڵا جۆڵایە خێزانی کاک عەبدوڵڵا کە عەبدوڵڵاش ماوە بەڵێ لە ژیانە بەڵام بەخوای ئێستا دەستی ناساغی هەیە هەر بەجلەکانی شایە ئەگەر ئەمە ساڵی 56 بێ جگوبەرگی تۆش و زەکیخانیش ئەوە دەرەخەن کە باوکە توانای بەخێوکردنی ئەوەی هەبووە لە کۆتایی ژیانە پێش ئەوەی لە وەزیفە بێتە دەرێت تەمان هەندێک مەراحلی بینیوە و یەکێک بۆ لەوانی مامۆستا بۆ دەرسی و تۆ لە زانستی جەنابی ڕەحمەتی باوکێ
اینجا چۆتە دایرەی ئاو کارەبا و دوای نەقل بووە بەم ڕئیسی ملاحزین سەرۆکی تێبینەران لە شارەوانی لەکوێ تەقاعود بوو بەو عنوانێکی ئێستا تۆ فەرموود لە شارەوانی لە پێشە دایرەی ئاو کارەبا جیا بوو هەردووکی پێکەوە بوو بەڵام لەگەڵ شارەوانیان نەبوو لەو کاتا باوکم مەحاسیبی ئاو کارەبا بوو ئەمەنگە ئەو لەقەبە دوای کەوتە بوو خەڵک بە هەرایان و مەحاسب ئەگە بە بەندەیان نەوت جەلالی مەحاسب بە جەمالی بەرانیانێ و جەمالی مەحاسب خەری وای لێ بە کوردیەکە کاڵ بێت لەقەبەکەی لەو سەردەما وەرگرت بوو ئیتر لە ڕئیس ملاحزین بڵین لە سەرک تێبینەران لە شارەوانی لە ساڵی 1974 ئازانم خانەنشین بوو خانەنشین باش ئەنجا ئێمە دێنە سەر هەندێک وێنە باعتر حەقیش بە جەنابە بین بەڵام سپاس ئەمها شاخی گۆیژە ساڵی 1968 بەڵێ ئەوە لەگەڵ کۆمەڵی برادەرا چوین بۆ شاخی ئەو ساڵە بەفرکەمباری بوو حەزمان لە بەفرە کرد باش ئەوەی لە پاڵکەوتەوە خۆمم ئەوەی لە دواوە ئەوە نزیکم ئەبێتەوە بەڕەحمە بێ فەرهادی عیزەت کابانە ئێستا لە ژیانە نەماوە بەڵێ شاخی گۆیژە شاخی زوو ئەچوون بۆ شاخی گۆیژە بەخوا ئەوە ناوە ئەچوین ئیتر گەنج بووین بەڵێ لە دۆڵە میران و لە پشتەوەی سەرکەوتن کاتە لە پێشەوە لە بەردەمی بڵین لە دار بەڕوەکانەوە باش ئەمەوێ بە دوور و درێژی باسی ژیانی تۆ بکەم بەڵام جارێ بە وچانێک وەربگری خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەتە پێش ئەوەی کە با بڵێن وچانەکە وەربگرین ئێمە باسی بە دوور درێژی کە سوکاری تۆمان کرد بەڵام من ئەمەوێ ئەوە بزانم کە تۆ لە ژیان تا ئارزووی شارت هەیە و ئارزوویکی باشیشێ هەبووە بۆ وەرزش ئەوەندەی بنزانم لە یاری باسکەیە بووی بە منتەخەبی هەڵبژێراوی سلێمانی ئەم وێنەیە باسی ئەو سەردەمە ناکە باسی ئەو سەردەماکە بەڵێمانی چێن مامەسە ئەوەی کە حەکەمە ئەوە خوالێ خۆش بوو جەمالی برامە خۆش بیت ئەوەی دەسەڕاستی ڕسمەکە فەرهادی عیزەت کابانە شۆرتە سپیەکە لەگەڵ خوالێ خۆش بێ نەماوە ئەمەی دەسە سەپیشیان فواد یاسینە لەوانەیە بیشی ناسی فواد ڕەش دیێرەوە خۆشەویستی و ڕێزی بۆ نێرین ئەمە هەر لە وێنەکانە وێنەی تری تایە کە گزارش لەواکە کە جەنابە وەرزشەوانی ئەمە وێنی خۆتیایە بەڵێ کامیان جەلابتی ئەوەی کە دانیشتۆ لە دەسە سەپی ڕسمەکە دانیشتۆ لە سەری ئەو سەریالە بەردەمی مامۆستا بەڵێ ئەمسەر نزیکی مامۆستاکە نەخێر ئەمسەر باشە ئەمە با بڵێن ینی وەرزشی سیروانە تیپی با لە ساڵی هەفتە بەڵێ گەیشتیتە ئاستێکی وا کە هەڵبژێرن بۆ سلێمانی وەنیە بەڵێ لە بالەکە نەخێر لە بالان نەچ لە باسکە ئەوە هەرچەندەوە بڵین ئەو وێنەیە هینی بالەیە باش بەڵێ ئەمە شوێنەیە کە 23 هەفتا گیرەوە بەڵێ ئەمانی چێن ئەوانە قوربان ئەوەی ئەولایەن حەمە سەعیدی ناوە جل کوردێکە باش جارێ لە بەردەمی ستۆدیۆی هونەرا گیراوە ئەوە باش لە جادەی مەولەوی ئینجاوی تەنیشتی ئەو کەڵەگەتەوە دڵشادی حەماغایە بەڵێ ژیاری زان بوو بەڵێ ئەمی تەنیشتی فەرهادی عیزەت کابانەوە زۆر عەزیزم بوو زۆر خوارێ خۆش بێ ڕەفیقی قسەکانیش پێشتر باسمان کرد زۆر ئەسەف هەیە بووی خالی خۆش بێ خۆش بیاخۆ ئەمی تریشان بەندەیە جەنابەتی ئیتر پەیوەندی با بڵێن هینتان هەبوو بەیەکەوە پەیوەندی مامۆستا تۆ خانی پێگەیان نێتەواو کرد خانەی مامۆسایانم تاوا کرد پێگەیانی مامۆسایان هەر خانەی مامۆسایان خانی مامۆسایان باشە ئیتر بووی بە مامۆستا چەند ساڵێک فیراری و ئەم جۆرەشتانی تێکەوە بەڵام دوایی بووی بە مامۆستا لە گرجان لەوێ لە دوای داوام چی دەکرد لە دوای دەوام تیپمان دروست دەکرد دوای داوام ئێتر تەحزیرمان بۆ دەرسەکانەکە مریشکێ بەخێو ناکرد بەڵێ باشە بەڵێ مریشکیشمان بەخێوە کرد
ئەو ماڵی کە تیاژێ ما مەساجلەر ئەمانە ئەم مریشکانە کڕیاتە لەبە بە دیاری بۆ یانێنێ نەخێر قوربان ئەمان کردی کەواتە ئارزووەکە هەبوو بۆ بەخێوکردنی ئەوانە باشە مامەستا ئەم وێنێشمان هەیە زۆر جوانە ئەمە چی ئەم کۆمەڵە جامانە بەسەرا دەشت مانگی حوتی هەفتا و چوار بەڵێ ئەوە لە شۆڕشی ئەیلولا چوین بۆ سەردەشت ئەو چوار پێنجە کە جامانەمان لە سەرایە ئەوە دووەمیان منم ئەمیان کاک شامیلە ئەوەی ناوەڕاست ئەمەی سیانەکە بەیەکەوە ناوەڕاستەکان جەنابتی بەڵێ چوارەم چاکەت پانتۆلی لەبەرە خوارێ خۆشبوو هونەرمەندی مەزن هەمەی مام لێ کاکە هەمێمان لێرەوە ئێمە نزاکەین لە لای خواکە بە بەهەشتی بەرین شادڵڵ منەمەیە بڵێ پێم بڵێ بزانین ئەم شنەچێ ئەم ئەفرەت ئەوە هاوسەری عەزیزمە ئەوە ماهیدەیە ماهیدەخان بڵێ ئەم ماهیدەخانەوە چۆن ناسی وەڵا خۆ کەسمان لە بینانی و هەر خۆم و خۆتی بڵێ بەخوا ئیتر وەکو بڵین وەکو هی ئەم سەردەمەنا ئیتر خواری خۆش بێ گوڵاڵەخانی براژنم ژنی قار کوردی ئەو لەم بینە شامری خوای کرد زۆر بەداخەوە ئەو ڕەفیقی ئەو بوو ئیتر بەهۆی ئەوە یەکتریمان ناسی بەهۆی ئەوەی ژینا ئەو ئیشی بەڵام ئێستا بەقەر دڵداری خۆشمەوێ لەبەرەوەی خەڕۆ بوون لە خوا بەزیاد خۆش بیا باشە ئەم پیاوەچی ئەوە حاجی مەلا بەکری چایچیە چایخانەکەی لە محلی خومخانە بوو ئەوە خەزورمە کاتە تۆ دەستی ئەمە ماچ کرد تاکسیانە وانە باڵێ تاوان نەماوە خۆش بیت وێنەیەکی تر هەیە حەزەکەم مادەم باسی حاجی بەکرمان کرد وێنەیەکەیە باتیەپەر نەکا بە سەرمانە بەڵێ وێنەیەکە ئەگەر بە هەر سوورەت ئەم وێنەیە ئەمینش خەسوون نییە بەڵێ ژنی حاجی بەکر بەڵێ ئەوە حاجی قومری خانە باشە ئەو ڕۆژێک کە تۆ چووی دەستی خەزوورێ ماچ کرد بەڵێ دەستی ئەمیشە ماچ کرد وەڵای ئیتر دواتر دەستم هەرماز کردووە اینجا هەمیشە ئینسانە بێ لە پەیوەندی کۆمەڵایەتی لە تایبەتی پەیوەندی زۆر ژنی چاک بوو زۆر ئەوەی بیر بێ کاتێک گیانەتێ دەستیان پێ ماچ کردو ئەنجایانەتێ بۆی زیاتر ئەو ڕێزە تەو بێ ئەمەش ڕۆژی با بڵێن دەست ماچکردن شتی وایە قوربان ئەوە ڕۆژی نیشانەیە نیشانەیە پێنج جودی 2 بەڵێ 5 نیشانم کرد دەی 2 مارم کرد بەڵام لە 3 حەوتا گواستمەوە لەخوا بە زیاد بەرهەمی ئەم با بڵێن زەواجە بەڵێ بوو چەند مناڵن بەڵێ قوربان 3 کوڕ و کچێک باشە ئەمە هی دوای گواستنەوەیەوە نیە ئەوە قوربان هێشتا بڵین دەستگیران ناربووین و ئاوا لەو فتریا بوو لە ماڵی کاکەم بووی بەڵێ شەوێک بوو لە ماڵی کاک ئەو ڕەحمانم بووی هەموو ماڵێک داوە دەکرانەوە کات بەڵێ ئەو ژنە خوالی خۆش بێ سرۆخانی ئەحمەی عەزیزاغای براژنە ژنی کاک ئەو ڕەحمان ئەو کوڕش سەرۆکی خوشکە زامە ئەوش مایدە من ئەمە کاک جەلال ئەوە بۆ بینەران ڕوونکەی تۆ لە ساڵی هەشتا ئەوانە وای لێ هاتبوو خەڵک دەستگیرانەکەی بجێڕێ بیبا بۆ داوەت و ئەوانە بەخوا پێشتر ئەوە نەبووە بەڵێ تا کاتێک نەیگواستایەتەوە بۆی نەبوو ئەسڵەن توخنی ئەو ناوەش بکەوێت ڕاستە فەرمووی وەڵام من ڕێگای پاڵ ناگرێت قسە بۆ حەق بکەیت تۆ ڕێگانای بەس فترە ینی عسرەکەشی وابوو کە ڕێگە و بەڵێ وای لێ ینی گۆڕابوو وەزمەکە گۆڕابوو بەڵێ گۆڕابوو ئەم دوانە چێن بڵند و بوار ئەوە کوڕە گەورەکان من بڵین نۆبەرەکە من دوانە ساڵی 83 بەڵێ ئەمەی خەریکی چین ئەم دوانە هەردووکیان کامێرامانن ئەمەی دەسەچەپیان کاکە بڵند لە گەلی کوردستان ئەوەی ئەم لایەن کاکە بووە کراسپێکیان بابڵێ کاکە بوارە نەخێر سپیەکان بڵندە ئەوی تریان بوار کامێرامانن بەڵێ بوار لەیان تاوا کردو مامۆسام دوانێ وەڵا بوار ئامادەی پیشەسازی تاواکرۆ بەڵام بڵند کولەی تەربیەی ڕێزەی تاواکرۆ باشە بەڵێ ئەم وێنانە با بمێنە لە شوێنی خۆی بەڵێ هەندێک وێنە هەیە بەڕاستی لە ئەلبومەکەی جەنابتە ئەم وێنەیە زۆر جوانەمانی کێن مامۆسا ئەوە کاکە قایرم و یادی بەخێر کەریم کابان کاکەریمە ساڵی 73 بەڵێ لە نەشاتی فەنی گرتویانە بەڵێ باشە ئەی ئەمانەیە
ئەوە کاک عەبدوڵڵاما لەگەڵ خوالی خۆش بێ سەڵاح باڵابەرز ئەوە شەوی سەری ساڵێک بوو ئاهەنگێکی سەری ساڵێک بوو باشە سلێمانی هەر زۆر ئەو ئاهەنگە بە گرنگ ئەزانێەوە ڕاقی ژوایە بۆ پتۆکردنی پەیوەندیەوە ئاهەنگانە هەر بمێنێ ئەمە شوێنێکی زۆر کلاسیکە وێنێکی زۆر ناوازەیە ئەوە کاک عەبدوڵڵاما لەگەڵ نایخانی براژنم ئەوەسی ئەم وێنانە لە ناو ئەلبومەکەی تو جوانن خۆش بیاخۆ ئەوە قوربان بەر دوکانی حەمەعەلی مەتۆشە عەلی کەمال باپیراغایە کەمالی شاعیرەوەی ناوەڕاست بەڵێ ئەوە عەلی کەمال باپیراغایە بەڵێ بەس بەر دوکانی مامۆستا مەدهۆشە بەڵێ مامۆستا مەدهۆش بەڵێ باشە ئەوەی دواش مامۆستا مەدهۆش نییە ئەوەی ڕاستی بێ ئەویان نازانم وەڵای منیش زۆر دوورە بەڵێ نازانم تەسەورەکەم ئەویش نییە بەڵام دوکانەکەی ئەوە بەڵێ باش مامۆستا ئەم وێنەیە کات شەو بوو من و قادر بیرمانە هات خاڵە هەمەمە نسیرەتی بەڵێ ڕسمێ بگرین لەبەر قوتابخانە کە ئەوشتانێ باشە ئەمەی شەوچەن ئەوە قارکوردی و حەمە فەرز معروفە ئەوەی خاڵ خوشکە زانکەواتە چاکە سپیەکان خاڵە حەمە ئەویشیان کاقایمە قارکوردی باشە ئەم وێنەیە ژوێنێکی جوانە بەڵام ئارمی زانکۆی سلێمانی لە تەنیشتوێ بۆچی کاک حەمە فەرز ئەم ئارمی داناوە لای خۆیەوە بەڵێ خاڵە حەمەم وەکو زووتر باسمان کرد بێژەرێکی باش بوو لە ئاهەنگ و بۆنەکانە دەنگێکی وێڵقایەکی خۆشی هەبوو کە بۆنەیەک شتێکە بوو ئەم سەرپەرشتی ئەو ئاهەنگانەیە کرد ئەو ئاهەنگانی کە بۆ زانکۆ بۆ زانکۆ دیارە دوای ئەوەی کە با بڵێن وازی لە دوای ئەوەی بەغاهێناوە بەغاهێنا بەڵێ مۆدێلی جلەکانی ئەو ساڵانەیە ساڵی هەفتا و حەوت و هەفتا بەشت و ئەوانێ ئەمەش ڕسمێکی زۆر زۆر جوانە کاک مامۆستا جەلال ئەمانی چیە؟ ئەوە ڕسمێکی هەر زۆر زۆر مێژوویە ئەوەی کە لە دەستە چەپی لە دەستە چەپایە بەنسبەت ڕسمەکە ئەویان ناناسم بەزیسا ئەوانی کە هەمووی پێڵم باشە ئەمەی یەکەمیان کە دەستی کردووە بە دارەکەوە نایناسی یا ئەم باڵابەرزەکە باشە ئەی دوای ئەو چێیە؟ ئەوەی دو حاتەمە حاتەمە بەڕەحمەت بێ بەڵێ پیانەوە حاتەمە ڕەش بەڵێ کاک حاتەمی مەسیزیانە ئەوەی هەر سێریکە فەرمو بەڵێ ئەوەی کە لە ناو دوکانەکە دانیشتەوە کاک بەهزەستی سەعاتیە بەڵێ وایە ئەمی تریان کە نیوەی دیارە بەڕەحمە بێ کاگولێمە مامەساولێم ئەوی تریان مامۆستا نەزاتی عەبدەیە باش ئەوی کەیان خاڵە حەمەمە حەمە فەرەج ئەوی تریان نووری نازم نووری شتێکیان پێوت وەڵایی نووری ئیسماعیل هونەرمەند اینجا ئەو دوکانە ئەتوانم بڵێم شوێنی دروستبوونی تیپی مۆسیقای مەولەوی بوو هەر پەیمانگایەکی هونەری بوو بۆ بەڵێ یەکێکە لەو شتانی سلێمانی بە شانازی پێوەکە شکە بیری دروستکردنی تیپ لە تیپێکی مۆسیقا لە پەنجاکانە لەو دوکانەوە سەرچاوی گرتووە لە دوکانی کاکباجێتەوە ئەوە بەڕاستی حاشا هەڵنەگرێت ئەمەشی ئەوە شوانەی کاک عەبدوڵڵاما عەبدوڵڵا کوردی برازاتە برازامە دکتۆر شوان بەڵێ دکتۆر شوان عەبدوڵڵا کوردی ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بەڕاستی بۆوەنێری ئەمەش وێنەیەکی کاقا ئەوە وێنەی کاخایرمە بەڵێ کاقاریسە لێراژی وەنیە کاخایر لێراژی لێراژی بەڵێ خانەنشینەوە ئیسا باشە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە مەسەلەی هونەری میلی و بەڵێ کاقایرم قوربان لە تیپی ڕەشید لە بەغا لە دامەزرێنەرەکانی بوو هینی دەبکات بەڵێزان اینجا کە زروفات بەملا لە هەولێر لە دامەزرێنەر لە یەکێ لە دامەزرێنەرەکانی تیپی هونەری میلی هەولێر بوو اینجا لە 2000ەکانە لە سلێمانی بە هەمان شێوە یەکێ لەوان بوو ئەمەش هەر وێنەیەکی کاقارە لەگەڵ بەڕەحمەت بێ دایکێ ئەوە کاقایرم نێ قوربان ئەوە هینی زەواجی کاقایرمە ئەوە دایکمە ئەوەی تەنیشتی جەمالە ئەوەی ئەو لایەن کەمال ڕووشادە
ئەوە کاک جەمالی ڕەحمەتیە لەگەڵیەتی ئەمی ئەم لاشیان کەمال دڵشادە کاک کەمالی براتە ئەم شوێنە کوێ هەر حەوشی گەورەیە ئەو شوێنە ماڵی خۆمانە حەوشی گەورە کانێسکە نەخێر ماڵی خۆمانە لە سابونکەران لە سابونکەران ماڵی لای کە سوکاری باوکێ باڵێ ئەی باشە ئەم وێنەیەکی ئەوە خەزان عەبدوڵڵا کوردی پاشای جوانەمەرگ بەرازامە ئەوە خەزانی ناو بوو پاشای ناو بوو پاشا ئیسمی دەلعەکەی حەمەی ناو بوو هەرسێکی بانگیانە کرد بەس خەزانی ناو وەفاتی کرد بە نەخۆشی بەڵێ خوافیکە و خۆش بێ ناحی هەمیان خۆش بێت ئەم سیمەڵ بابڕە لەم ناوەڕاستەیە دەستی کردوتە ملی ئافرەتی ئەمە چییە ئەمە چۆن ئەوە شانۆی گۆڕ هەڵکەنە ئەوە کەمال دڵشادە کەمالی برام لە ناوەڕاستە ئەم ژنە ئاغرانێکە وازام ئەم لایەن هین بێت ئەمەر چاوشین بێەوە تەسەورەکەم بەڵێ ئەوەی کە دەستی کردوتە ملی کاردشا دەستکەوتە ملی ئەوە ئەمەر چاوشینە ئەویکیان ناناسم ڕاست لەوانەیە جەنابەت بیناسی وەڵاهی منیش زۆر گۆڕهەڵکەن نووسین و دەرێنانی ئەحمەد دەنگەورە ساڵی 1970 کەمال دڵشاد لە دەوری دزدا ئیشاءڵڵا دزی نامێنێەوە لە فەرهەنگی ئەم وڵاتەشە کەم و کەمتر ئەوێ ئەمەش هەر وێنەیەکی تری شانۆییە مەسرحیە فی ظەلال الئەشواک لە سێبەری دڕکە دەرهێنانی و نووسینی فەتاح کەریم کاوە هەفتاوی على مەسرح ئەعدادی سلێمانیە ئەمە دیارە پیاوەکەیان کەمالە ژنەکەشیان بزانە چ کوڕێکە ئەینا بەو شێوە ڕەهایە بەڵێ وازانم هەر تۆ بڵێ عومەر چاوشین عومەر وەڵا لە کا عومەری ژەچێ بزڵ بەدوایە گرتێکی شانۆی زۆر جوانە کاک کەمالی براو خەڵاتیش کراوە لێرە خەڵاتی بابان بۆ چاکترین ئەکتەری پلە دوو ئەو خەڵاتە چەند ساڵێک مامەساتەها لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین وە دوعاکەین کە تەمەنی درێژ بێت چونکە بەڕاستی یەکێک بوو لەوانی کە زۆر ڕۆڵی هەبوو لە شانۆ و لە ئەدەبیات و دواییش لە مەسەلەی داد و مەحاکم و ئەوانە یەکێک بوو لەوانی کە میوانی ئەم بەرنامەیەش بۆ بە فەخرەوە ئێمە بانگێشمان کرد ئەم وێنەیەش جوانە ئەو وێنەیەکی جوانە ئەوە خاڵە حەمە فەرز لەگەڵ هونەرمەندی کۆچکردو بەڕێز شەماڵ ساحیب کاکە شەماڵ ساحیب دەمخۆش و قسەخۆش و مامۆستا ئەمە چییە ئەم هەموو فەتاح پاشایانەیەەوە بەخۆیان ئەوە لە سەیران بوون خاڵمە لەگەڵ کۆمەڵێ هاوڕێیە باشە لە سەیران بوونەوە دوو هەمیان خاڵمە دیارە ئەمە لە هەر لە ئەلبومی خاڵە حەمە فەرستایە بەڵێ باشە وێنەکانت زۆر جوانن بەڕاستی بەڵام ئەم وێنەیەش یەکێکە لەو وێنانە کە لای من زۆر جوانە ئەمانێکە بەڵێ ئەوەی دەسەڕاستیان لای سەری ئەو سەر ئەوە خاڵی خۆش بوو کاکمە عەبدوڵڵا کوردی ئەوەی دەستی خستۆتە ئەژنۆ بەڵێ ئەوەی تەنیشتی جەمال کوردی جەمالی برام ئەوەی تەنیشتی پاشای جوانە مەرگە خوا لە هەرسێکیان خۆش بیا ئەو ژنەکە دانیشت ئەوە نایخانی براژنمە ژنی کە عەبدوڵڵا بەڵێ ئەوەش ئەو ماوەش کورد الحەمدوللیلا ماوە ئەوەش ڕێزانە ئەمی ئەم لاشیان کاکەشوانە باش من پرسیارێکت لێکم پرسیارێکت لێکم تۆ دەستی نووسینی شێعرت هەیە ئەتوانی لە یەکێک لەو بەرهەمە شێعرانە وەسفێکی سلێمانیم بۆ بکەیت بەڵێ بفەرمە ساحب فەرمووی بەنسبەت ئەم شێعرە بە دامەزرانی سلێمانیەوە وتوم باش شاری شیرین و دڵگیر شارەکەم سلێمانی هێندە پیرۆزی لامان دایم لەسەر دڵانی تۆ ڕەمزی ڕووناکبیری و بیر و هزری جوانی مەڵبەندی شاعران و شانۆی هونەرمەندانی شارەکەی کاگەحمەد و شێخ مارف و حەبسەخانی شاری سالم و نالی و حەمدی ساحب قڕانی شاری مەحوی و بێکەس و ئەحمەد هەردی و گۆرانی مای شانازی دۆست و پەناگەی غەریبانی یا مڵکی دڵنیا کرد بۆ بەختیاربوونی وڵات ترست لە دڵیان نەهێشت ڕزگار بوو نیشتیمانی
ڕۆڵەی بە ئەمەکی تۆ پیرەمێردی نەمرە خاوەنی ژیان و ژین هۆنراوەی پێشینانی لە ناو کۆڕی خەباتە پێشەنگی شارەکانی دروستکەری هەزاران هەزار تێکۆشەرانی شاری چەپکە گوڵەکەی شاری گژ ڕەنگەکانی شاری بیرڕای جیاواز فەزای ئازادیەکانی شاری هەمیشە زیندووی تۆ شاری داهێنانی جێی فەخری قەومی کوردی چوارپارچەی کوردستانی کڵپە و بڵێسە و تینی سەرجەم شۆڕشەکانی تۆ دایکی میهرەبانی هەڵەبجەی شەهیدانی ئاشتی و تەبایی ئاین لە ناو تا بەرقەرارە بۆ هەریەکێ لە ئیسلام لە یەهودی و دیانی نمونەی نان بدەیی ڕۆڵەکانت ڕۆژی ڕەش کەریمی عەلەکە بوو بەخشی پارە و سامانی گۆیژە و هەڕووتە و ئەزمەڕ گڵە زەردە و بەرانان قەڵاو شورای بەرگرین بۆ تۆ ئەی سلێمانی گیانم پەرژینی تۆ بێ بە ئاشکرا و پەنهانی ئەی شاری بە هەڵمەتم ئەی شارەکەی قوربانی داواکارم لە خودا لە قودرەتی یەزدانی بتپارێزێ لە دوژمن تا ڕۆژی جاویدانی. دەسەکان زۆر سپاس دەکەم. بەڕاستی سلێمانی چەند شیرینە، ئەم شارە شیرینتری کرد لە لای من. سپاس دەکەم. با بێنەوە سەر سلێمانی جارێکی تر. بەڵێ. ئەم وێنەیە کوێیە؟ ئەوە نادی سیروانە، نادی سیروانی ڕێازە کە لە ئەسحابە سپی بوو لە سەرەتا لە پشتی ئەوانی کێسا ماسی مەطعەم ڕۆفی ئێستا و لای ماسی فرۆشەکان. دەمخۆش. باش. چیان ئەمانە مامۆستا؟ بەڵێ. ئەوانە ئەوەی دەسەڕاستیان حەمەسەعی ناوە ڕەفیقمە. باش. دەسەڕاستی ڕسمەکە دووەمیان بەندەیە، سێهەمیان بەڵێ. سێهەمان حەمە عەلی عوسمانە برای دکتۆر ڕەوف. باش. چوارەمیان دڵشادی حەماغایە ئەوەی بە پێوەیە ئازادی ناوە، ئەوی تریان کاکە ئاراسی ناوە و ئەزام لە ژیانە نەماوە، ئەوی تریان کاکە فەرهادی هاوڕێمە. کاک فەرهادە دیسان بەڵێ ئەویکیان فکرەت خەسرەوە، کاک فکرەتی وەرزشوان. ئاخر دانشیان کاک بورهانە کەڵەگەت بورهانە درێژ بورهان عومەر. کاک بورهان. بەڵێ. ئاخردانیان کاک بورهانە لێرە خۆشەویستی وەنەری وێنێکی ساڵی 1970 لە کانی ماران گرتوتان. بەڵێ. وێنەکە سەیرانە. بەڵێ. لە گوێ جۆگەیەک. بەڵێ. بەس ئەوەی من تێناگەم لەم وێنەیە خەڵک بۆ سەیرام چێ مەرکانە نابە. ئەم مەرکانەیە چییە؟ ئەو مەرکانەیە هەر خۆی ئەو شوێنەی کە یعنی بەڵێن خۆی ئەو شوێنەی ئێمە بۆی سوین سێبەر و دار و درەختێ بوو ئەوانەی تیا بوو هەر نزیکی کانیماران خۆیەتی. کانیماران گوندێکی زۆر نزیکی دێکەمان بوو گرجان پێش ئەو دێی کە با بڵێن مامۆستاوی تایە. بەڵێ دراوسێ دێبوون. باش کاتە ئەمە سەیران و شوێنەکەشی نیشتەجی خەڵک بوو، هەنی شوێنی خەڵک نزیکی کە پێم سەیرە خەڵک با بڵێن هین نابا بۆ مەرکانە نابە. بەڵێ. مامۆستا تۆ کی خانە نشین کرای؟ من ساڵی 2012 لە قوتابخانەی حەمدی. باش. زۆربەی هەرە زۆری ژیانی وەزیفیم لە قوتابخانەی حەمدی بوو. باش. ناخۆش بوو مامۆستا کە ڕۆشتی؟ زۆر پێی متەئەسیر بوو. باش لێرە ئاهەنگە بۆ کراوە سەیرانگەی قشقۆڵی ڕۆژی دووشەمە. بەڵێ. ئەوە مامۆستا بەڕێزەکان لەگەڵ کاکە ڕێبوار و دادەژیان ئەو یاریدە دەرەوە ئەویش بەڕێوەبەرە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە وەکو ڕێزلیێنانێک بۆ خانە نشینکردنم ئەو سەیرانیان ڕێخست. کاتە نیانێشتۆ کاریگەری ئەوە بەسەرەوە بێ کە تۆ بەرەو فیربوون ئەڕۆیە. ئەو ڕسمە زۆر عەزیزە لەرا. باشە. بەڵێ. ئەمێنێ ئەمانیشی مامۆستا. ئەوانە لە دەرچووی زانکۆی گەشەپێدانی مرۆین ئەوەی لە تەنیشتی بەندەوەیە ئەوە زاوامە بڕوای زانکۆکەی لەبەرە. بەڵێ ئەوەی دەسەچە پیشم سایە تاقانەی کچمە ئەوەش دایکیانەماییدە. باش. خوا لە یەکتان نەکە. خۆش بیاخۆ. ئەوە ئاخر کوڕم کاکە بڕوا ئەوە زۆر نایە ئێمە برابچووکی دوانە. بەڵێ. ئەوە لەگەڵ دادەتافانی هاوسەرگیریان کرد ئەوە تر ئەو ڕۆژی 18 چواری 2015. بەڵێ. ینی ئەمە دەستگیرانارن هێشتا. بەڵێ. پیرۆزیان بێ بەنامەکەشمانەوە پیرۆزیان دیەکە. مەمنون. ئەمە چی ئەم وێنێ ئەمانە شەر دوانەکەن مام. بەڵێ. ئەوە کاکە بڵند و کاکە بوارن. بەڵێ. 96 بەڵێ. ئەوم تەمەنیان 4-5 ساڵێگە بێ 5-6 ساڵە بێ. ئەو بوو کە شخصتە ناوەڕاستیان. بەڵێ.
کە ئەوە ئیشی ئەوانیش نییە دیاری خوشکەکەیانە بڵێ ئەوە دایکیان حەزی بە کچێک کردەوە بۆی ئەوەی داناوە ڕاستە مامۆستا بەڵێ ئەمەش بەڵێ ئەوە مایدەخانی هاوسەرما ئەمە یارە ئەمە یارە بەڵێ لە مەستەلێکایە بەڵێ ئینشاءڵڵا هەمیشە بەیەکەوە وەک چۆن ئێستا ئالە میوێنە ئەوە دێکۆنی هەورامانە لە هەورامان لە مانگی 4 2014 ئەمێنێشتان گرتووە بەڵێ کوردواتەنی جاریشکە هەر پیر و خەڕۆ بن بەیەکەوە قوربانێ ئەمە یەکی مناڵەکان کردو دەباوەش بەڵێ ئەوەی لە باوشی خۆمایە ئەرینە کاکە ئەرین کوڕی بڵندە باش ئەویشیان کاکە ئارتین کوڕی بوارە لە باوشی مامە بڕواایەتی باشە ئارتین یانی چی مامۆس ئارتین قوربان دوو چەند ناوێکی هەیە یەکیانەوەی من بزانم یەکی لە پاشا کۆنەکانی مادەکانە هیچ کەسیان یعنی تینی ئاگر ئاورتین لەوە هاتووە ئەمە شەر کچەکەتە ئەوە کچە تاقانەکەمە لەگەڵ کچە تاقانەکەی و لەگەڵ هاوسەرەکە ناوی کچەکەی خوارد ناوی لیایە لیاخان بەڵێ ماشەڵڵا ئەڵی سوڵتانە خۆش بێن ئەمە چی ئەفشەکەرە ئەوە کاکە ئارتینە ئەوە ترەوە ئەڵێ شخصێتێکی گەورەیە لە تەمەنی لە گەورەترە ئەنوێنێ لە ڕاستمایەتی ئەماڵی لەسەر سوچی لای مەکتبی کچانەوە وەستاوە بەتابەتی وێنین ڕاستیان بەڵێ ئینشاءڵڵا ئێوە پیر و خەڕۆ بن بە قوربانێ خۆش نەمەوێ ئەم وێنەیە کە بەدەستمەوەیە بۆ بکەم بە دوای وێنە لەم بەرنامەیە بەڵێ خواتوان بۆ بهێڵێەوە ئینشاءڵڵا چەندین ڕسمی ئاوای تر بگرن خۆش بیاخ تۆکو سەیوانێک وەکو چەتێک دایمە بەسەریانەوە بی خۆش بی نازی تۆیان لێ نەبڕێ مەمنونم پێشەوەشی کە من لەگەڵ جەنابتا کۆتایی بە بەرنامەکە بێنم هەڵبەتە ئێمە ژوێنەیەکە گرین بۆ ئەوەی کە ئارتین لە دوایی بیکا بە وێنەکانی دوێنێ بەڵێ ئەم وێنەیەکەین بە دوایێنە بەڵێ سپاس دەستە خۆش ئەمانی چێن ئەوانە قوربان بووکەکانم و زاواکەم و مایدەیە و خۆتر ئەمە لەگەڵ شەجەرەکەیەوەکانە هەموویانە هەمویانی تر یەکێکی تیانە لە نەوەکانم کە لەو ڕسمانە بێت هەمووانی خوا لێکتان نەکای خۆش ئێمە لە کۆتاییە زۆر سوپاس دەکەین زۆر سپاس بۆ جەنابیشە زۆر مەمنون کاک ئاسۆگیان من جارێکی تر سپاسانەکەم ئینشاءڵڵا بازنەی کارەکانتان لەم بەرنامە قەشەنگە جوانە فراوانتر ئەبێ پەلە هاوێ بۆ شارەکانی تریش زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر ڕێزی ئاسۆ عومەر سوارە قوبوڵ بکەن.